بەڵام ئەوەی کە ئەخلاقی نەبوون لەوریەوە ئێمە ئێستا کە خۆمان لەزەتی دینەکەمان کردووە کە خۆمان لەزەتی ئەو ئیسلامەمان کردووە کە خۆمان لەزەتی وتەکان و ئەخلاقی وایە لە کارێکی خێرایی یەکەمین سیرکردنی کەعبە ئینشەڵڵا هەمووتان بە قسمەتتان بێن بە باڵ و بناڵە ببینن دووەمین شت سیرکردنی تیشی قورئانی ئەو بنکەمانەیە لە نوری حکمە ئەو بنکەمانەیە لێرە ئەوە لە شۆڕشەمانە لە هەر شوێنێ بێ کێشێک باسی خۆ پێغەمبەری هذا صباح لە کار و چالاکیەکی تری دەستگای خێرخوازی بەخشین نووسینگەی چەمچەماڵ ئەمڕۆ کە یەکی شەشە دیارە ڕۆژی جیهانی مناڵانە ئێمەش بە پێویستمان زانی کە لەم ڕۆژەیە دڵی مناڵانی بێباوەکمان خۆشکەین کە 81 ماڵ بوو یەک مناڵ بوو کە 81 عایلەکە بانگیانمان کرد لێرە و لێرە موچەی مانگی 5مان بەسەریانە دابەش کرد سوپاس بەخوای گەورە و پاشان چەند دیارەکمان لە خەڵکی خێرخوازەوە بۆ هاتبوو کە لە کەباب و لە چکلێت و لە ئاشیای جەژنە بوو دابەشمان کرد بەبێ جیاوازی بەسەریانە مناڵانی بێباوک ئەو چینن کەوا لە نازی باوکایەتی بێبەشن و بۆیە بەخشین لە جێگرەوەی باوکێکی دڵسۆز بۆیان لە جێگرەوەی کەسێکی دڵسۆز بۆیان لە هەموو کات و ساتێکە دڵخۆشیان نەکات و نازیان هەڵەگرێ و هەر لێرەوە دوعای خێرمان بۆ ئەو بەڕێزەی کەوا پێی خۆش بوو دڵی مناڵان لەم ڕۆژە بە کەبابی بۆمانە نابوو و کەسانی تریش کە چکلێت و شیرینی ژیریش کە شیرینی بۆمان ناردبوو پاکەتی شیرینی بۆمان ناردبوو لێرەوە دەستخۆشییان لێکین وەخوای گەورە خێر و بەرەکەتی خۆی بڕژێنە بەسەریانەوە خی گەورە بەهشتی بەرینی خۆی بە قسمەتی هەموو خێرخوازانە بکە کە هاوکاری ئێمەن و هاوکاری هەموو کارە خێرەکانن وەسەلام عەلەیکوم. سەرەتا بەناوی خی گەورە دەستخۆشی لە دەستگای خێرخوازی بەخشینەکەم دەستیان خۆش بێ خی گەورە لەیان ڕازی بێ زۆر بۆ هەموو شتێک یارمەتیمانەدەن لە هەموو شتێکە خی گەورە پاداشتیان بداتەوە دەستخۆشی لە دادەستەوە و مامۆستا بەهارەکەم دەستخۆشی لە کاک نەجاتەکەم دەست و چاویان خۆش بێ ئەوانی زۆر عەزیەتە کێشن بێ ئێمە خی گەورە پاداشتیان بداتەوە دەستخۆشی لە خێرخوازانەکەم دەست و چاویان خۆش بێ خی گەورە لەیان ڕازی بێ نمونەیان زۆر بێ ئینشەڵڵا دەستخۆشە ڕێکخراوی بەخشین دەکەم کە لە هەموو مانگەکە لە کاتی خۆی موچەمان دەداتێ و دەستخۆشیان دەگەین کەوا جلی جەژنمانە دەدەنێ و جلی قوتابخانەمان بۆ دابین دەکەن و خواردن و خواردەمەنیمان دەدەنێ زۆر دەستخۆشیان دەگەین بۆ ڕەبی نمونەیان زۆر بێ. سپاسی خێرخوازانەکەم کە هەموو جەژنە جلی جەژن و موچە و جلی مەتکەبمان بۆ بکەن و ئێستش واشتمان ئەدەنێ و من سپاسی خێرخوازانەکەم. دەستخۆشی لەو کەسەی ئەکەن کە هاوکاری ئەم ناڵ بەواکانەکەن یا ڕەبی نمونەیان هەر زۆر بێت خوا باداشیان بداتەوە خوا باداشی دادەجەوە و دادەبەهار و کاک نەجاتش بداتەوە یا ڕەبی لە دوعای خێری بەشیان ناکەن ئینشاڵڵا خوا جەزای خێریان بداتەوە.